پێشمەرگە لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە خەندەق لێدەدات و بەرپرسانیش هۆکاری هەڵکەندنی خەندەق بۆ تونند و تۆڵکردنی سەنگەرەکانیان دەگێڕنەوە. بەڵام حەشدی شەعبی کە خراوەتە حاڵەتی ئامادەباشیەوە گومان دەکات ئەو کارە بۆ دیاریکردنی سنووری کوردستان بێت. ئێمە لەبەرەوەی بەرنمەیەکمانەیە بۆ گەڕانەوەی خەڵکی شارەکە شاری گوڵاڵە. هێزەکانی ئێمە لەبەرەوەی پشتێنەیەکی ئەمنی دروستەکەین بۆ ئەمنێتی خەڵکی شار ئەو خەندەقە لەبەر ئەوە لێدەین کە هێزەکانمان بتوانین بە دەوری ئەو خەندەقا لە دەرەوەی شار و سەقامگیری بکەین تاوەکو خەڵک بە ئەمن و ئاسایشێکی بەرقراری هەبێ و بگەڕێتەوە ناو شارەکە. ئەم خەندەقە هیچ پەیوەندی وە سنووری کوردستان و نییە، پەیوەندیوە ئەوەی بەس لەبەر ئەوەی هێزەکانمان ئەمنێتی پارێزراو بێ لەبەرەوەی ئەم ناوچە احتمالاتی هەیە بۆ کەسی تیرۆریست، بۆ کەسی خۆکوش، بۆ سیاری مفەخەخە ئەو شتانە کاری تیرۆر بکەنە سەر هێزەکانمان چی بۆ خەڵکی مەدەنی بەناو شارەکە. ئەمە قەزەی ئەم سنوورە سنووری ئێمە زۆر لەمە بەولاتر و احتمالاتی ئێمە بەرنامەی تریشمانەیە بچنە سەر جەواڵەکانی حەمرین ئەوە سنووری ئێمە. ئەمە پەیوەندی وە سنوور و شتۆ نیە، تەنها پەیوەندی وە ئەمنێت و سەقامگیری خەڵکی ئەم شارەوەیە. پلەدارانی پێشمەرگە دەڵێن 2 ڕۆژ لەمەوبەر حەشدی شەعبی هێزیان هێناوەتە ناوچەکە بۆ ڕاگررتنی خەندەق، بەڵام بە پێچەوانەوە پێشمەرگە بێگوێدانە دۆخەکە بەردەوام بووە. هەرچەندە لەگەڵ حکوومەتی عێراقیان لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبیە چەند جارێک ڕوبەڕووبوونەوە دروست بووە و هەتا دوێنێ هەتا پێرێش کە ئەم خەندەقە دروست کراوە ئەوان ڕازی نەبوونە و تا ئێساش ڕازی نەبوونە، بەڵام ئێمە خەندەقەکەمان دروست کردو بۆ پاراستنی خاکی خۆمانە و هیچ پەیوەندیەکی بەوانەوە نییە و پەیوەندی بە سنوور و دیاریکردنەوە ئەو شتانەی شۆنیە، چونکە ئێمە سنووری ئێمە سنووری حەمرینە و هەر ئەبێ بگەینەوە سنوورەیش ئیتر ئێستا بێ یا کاتێکی تریش بێ، ئەمە پەیوەندی بە شاری گوڵاڵەوە هەیە و بە ئەمنیەتی شارەکەەوە. هەڵکەندنی خەندەق لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە لە کاتێکدایە جەلەولا لە ژێر کۆنتترۆڵی پێشمەرگە و سەعدیەش لە ژێر کۆنتترۆڵی حەشدی شەعبیدایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.